دووبارە سڵاوتان لەبێ بە بابەتی وەرگرتنی گەرمی جوتیارانی هەرێمی کوردستان دەست پێ دەکەین. ئەمڕۆ پرۆسی وەرگرتنی گەرمی جوتیاران لە هەرێمی کوردستاندا دەستی پێکردو کە وا بڕیارە بڕی 400,000 تۆن گەنم لە جوتیارانی هەرێمی کوردستان وەربگیرێت. بەڕێوەبەری گشتی کۆمپانیەکانی بازرگانی و دانەوێڵەی عراق حەیدەر گەرعاوی باسەوەی کردووەڵێ وەرزی بە بازارکردنی گەنم لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە و سەرۆکوەزیرانی عراقیش ڕەزامەندی داوە لەسەر وەرگرتنی بڕی 400,000 تۆن گەنم و وتیشی تا ڕۆژی دووشەممە بڕی 3,600,000 تۆن گەنم لە جوتیارانی پارێزگاکانی عراق وەرگیراوە. لە هەرێمی کوردستان لە سایلۆی پیرەمەگرون ڕای دەگەێنین پرۆسەی وەرگرتنی گەنم دەست پێ دەکا لە هەموو کوردستان ئینشاءڵڵا لە یەک دوو ڕۆژی ئایندە لە هەولێریش بەهۆی ئەوەی پرۆسەی کارەکانیان تەواو نەبووە لە 12 مانگ ئەوانش دەست پێ دەکەن. ئینشاءڵڵا پێویستمان بەوەیە کە هاوکاری جوتیارە بەڕێزەکان بە ڕێکوپێکی و بەپێ ئەو پلانەی کە دانراوە بۆ هێنانی گەنمەکانیان بۆ بەردەم سایلۆ پابند بن و هەروەها داواش لە فەرمانبەرە بەڕێزەکان دەکەین ڕێز لە جوتیارەکان بگرن و بتوانن لە کاتی خۆیدا گەنمەکان لێوەربگرن و بە شێوازێک بێت کە ئەو ڕێنمایانەی کە بۆیان دابەزیوە جێبەجێکردن. نعلن هذا اليوم عن افتتاح موسم التسويق في إقليم كردستان ومحافظة السليمانية وفي بيرة مقرون حصرا أن يبدأ. ئەمڕۆ دەستپێکی وەرزی بە بازاڕیکردنی گەنمە لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە سلێمانی لە پیرەمەگرون لە پاش ئەوەی کە لیژنە تایبەتەکان داواکانیان پێشکەشی سەرۆکوەزیران کرد. محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ڕەزامەندیدا لەسەر وەرگرتنی بڕی 400,000 تۆن ئەم بڕەش لەلایەن کارمەندەکانمانەوە وەردەگیرێت لە پارێزگاکانی سلێمانی و هەولێر و دهۆک. تاوەکو ڕۆژی دووشەممە بڕی 3,600,000 تۆن گەنم وەرگیراوە لە سەرجەم پارێزگاکان جگە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. کەمی باران کاریگەری هەبووە لەسەر بەرهەمی هەندێک لە پارێزگاکان وەکو پارێزگای نینەوە کە ساڵی پارێکێک لە بەرزترین ئاستەکانی بەرهەمهێنانی هەبوو بەڵام ئەم ساڵ زۆر کەمترە لە چاوپار. کارمەندەکانمان بەردەوامن لە وەرگرتنی گەنمی جوتیاران و لە پلانماندایە ئەم ساڵ بڕی 4,5 ملیۆن تۆن بۆ 5 ملیۆن تۆن گەنم وەربگرین. ئەمڕۆ حاجیانی هەرێمی کوردستان و عراق دەست دەکەن بەگەڕانەوە بە دیاریکراویش حاجیانی هەرێمی کوردستان لە 12 ئەم مانگەوە دەست دەکەن بەگەڕانەوە. مەیسەم سافی و تەبێژی وەزارەتی گواستنەوەی عراق ڕایگەیاندووە ئەمڕۆ گەڕانەوەی حاجیان لە ڕێگەی هێڵی ئاسمانی عراقەوە دەست پێ دەکاتەوە و یەکەم گەشت لە ڕێگەی فڕۆکەخانەی تایف و مەدینەوە دەبێت و وتیشی ژمارەی گەشتەکان بۆ گەڕانەوەی حاجیان لە 12 و 13 حوزەیران بۆ دوو گەشت لە ڕۆژێکدا زیادەم و دواتر ڕۆژان دەبێت بە 4 بۆ 6 گەشت تاوەکو 24 مانگ بەردەوام دەبێت. بەپێی زانێرەکانی بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندنی حەج و عومرەی هەرێمی کوردستانیش حاجیانی هەرێم بە ڕێگەی وشکانی لە 12 ئەم مانگەوە دەگەڕێنەوە و 14 مانگ دەگەنەوە هەرێمی کوردستان بە ڕێگەی ئاسمانی یەکەم گەشتیان لە ڕۆژی 14 مانگەوە دەبێت. لە ڕۆژانی جەژنی قورباندا لە هەولێر 81 ڕووداوی هاتوچۆوە 51 ڕووداوی جۆرا و جۆر تۆمار کراون. سامان سەلمان بەڕێوەبەری ڕاگەاندنی تەندروستی هەولێر لە لێدوانێکدا بۆ کورسان نیوز ڕایگەیاند لە 4 ڕۆژی جەژنی قورباندا 6,635 هاوڵاتی سەردانی نەخۆشخانەکانی هەولێریان کردو و 85 نەشتەرگەریش ئەنجام درراوە. واوتیشی هەر لە ڕۆژانی جەژندا 81 ڕووداوی هاتوچۆ و 51 ڕووداوی جۆرا و جۆر تۆمار کراوە و 75 منداڵیش لەدایک بوون. لە سنووری شاری هەولێر 6,635 هاوڵاتی لە کۆی گشتی ئەو نەخۆشخانانەی کە لەگە سنتەرەکان سەردانی ئێمەیان کردبوو مەبەستی چارەسەرکردن لە ئەنجامدانی نەشتەرگەری 85 نەشتەرگەری ئەنجام درابوو. ڕووداوی هاتچوو 81 ڕووداوی هاتچوو هەبووە. ڕووداوەکانی زۆرە زۆری تر کە ماتۆرسکریشی لەگەڵدای 51 حالەتمان هەبووە. وەرگرتنی چارەسەر لە نەخۆشخانەیانەکە لێ ئەو هاوڵاتیانی کە سەردانیان کردبوو لەو 4 ڕۆژەی نوهەت هاوڵاتی بوون. وەرگرتنی چارەسەر لە سنتەری ئاوات بۆ چارەسەر بە تیشک 143 حالەتمانە بووە. لەدایکبوونیشمان بە هەردوو نەخۆشخانەی عەتایە و بە هەر نەخۆشخانەی لەدایکبوون 75 منداڵ لەدایک بوو. با بیانووی جێبەجێکردنی ماستەرپلان شارەوانی هەولێر خانووی هاوڵاتیەکی
یاخود خانی هاوڵاتیەک دەڕۆخێنێت. دیدار عەبدولعەزیز خاوەنی ئەو خانووی لەلایەن شارەوانی شەشی ئەو لێرە ڕۆخێنراوە ڕایگەاندووە لەبەرەوەی چەند مەترێکی خانووەکەی دەکەوێتە ماسەر پلانی شارەکەەوە خانووەکەیان تێکدا و تیشی دادوەر هیچ بڕیارێکی بۆ تێکدانی خانووەکەی دەرنەکردووە و سەرۆکی شارەوانی بەبێ بڕیاری دادوەر خانووەکەی ڕوخاندووە. پێش ژەژن دەکات ڕۆژی عەرەفە کە جەماعەت شارەوانی هاتن کەشفەکەیان لۆ کردم لە کەشفەکەی نووسراوە ناو عەرەمی گوندە. ناو عەرەمی گوند ڕێپێدانی هەیە بە هەموو شێوەیەک تەنها لەبەر ئەوەی خانێکەم لێ تێکدراوە چەند مەترێکی ماستەر پلانە 3 لای خانووە. پێشی ئەوە خانێکەم لێ تێکدەن چەند سعاتێک کارمەندانی شارەوانی هاتن گوتیان کۆ کردیتت گوتم وەڵی وەزعم خراپە و گوزەرانم باش نییە بە هەڵم زانیە کە خانووی بکەم. گوتیان باشە مادام وەیە ئەمە تەبلیغەکە دەدەینێ وەبی بەیانی بێی دەکا ئەمڕۆکە مەوعیدم بوو سعات 8:30 لەلایەن بەڕێوەری شارەوانی شەشەوە ئامادە بم لە بەردەم یاسان پێشل نەکردەوە بەو نوعی کە ئەوان 2 جار یاسایان پێشەل کردووە. بە هیچ بڕیارێک دادوەر بڕیاری لۆ من نەدایە کە خانێکەم لێ تێک بدرێ. مدی شارەوانی سەلاحیەتی ئەوەی هەیە بەبێ بڕیاری دادگا شۆفەری لە خانی خەڵک بدا. سەرباری ئەوەی سنووری برادۆس بە ناوچەی جوان و سەرنجڕاکێش بە ناوبانگە بەڵام هێرشەکانی تورکیا ئەو ناوچەی بێگەشتیار کردووە و خراپی و سەختی ڕێگەوبانەکانیش بۆ کارێکی دیکە دادەنرێت کە گەشتیاران ناتوانن بە ئاسانی سەردانی و ناوچە جوانانەی برادۆس بکەن. بێرمی دیندارانە گەنجینەیەکی نادیاری سروشتی لە کوێستانەکانی برادۆست 2500 مەتر لە ئاستی ڕووی دەریا بەرزە. ئەم ناوچە سروشتیە تا ئێستا خۆی نیشان نەداوە بۆ جیهانی گەشتیاری. زیاتر لە 2 دەیە ئەم ناوچەیە خزمەتی پێنەکراوە و دەستی ئاوەدانکردنەوەی پێنەگەشتووە. ئەمەش بەهۆی هاتنی سوپای تورکیا بۆ ئەم ناوچەیە و ئەم ناوچەیە خەملێنراوە بە تابلۆ و دیمەنی جوان و ناوازەی سروشتی. نزمی پلەکانی گەرما بوونی کەویە بەفرەکان مێرگ و بێرم و ئاو و هەوای سارد و سازگار هۆکاری نیشاندانی ئەم جوانیە. ئێرە دەستی خزمەتگوزاری و ئاوەدانی پێنەگەیشتووە خاڵیە لە پرۆژەی گەشتیاری. نە ڕۆژەکێ شۆفەرەک نە گرێدەرەک نە تشتێک ناتێت جاد یۆخ ئەو جات هیچ لی باوی دەرێت وەکی دیکەشە بۆ خۆشیێ ئەنی شێخێمە لە وەختێ خۆ هێمەت و بەرەکەتی حازر بنێ هاتیێرە وێ ئەمری کردە ئەس هەلەکەدی ناچمە بە کوێستان ئەس دوو بە حەشتە ناپەرستمە من بەسێکەوێ من بەس یاخ بە حەشتە ئاسمانەوێ من یاسەر هەردن نەبێ یعنی ئەوەش هە بە حەشتە لەسەر دنیاە. بردومان و تۆپبارانی تورکیا و هاتنە پێشەوەی سوپاکەیان خراپی و سەختی ڕێگاوبان هۆکارن بۆ نەهاتنی گەشتیاران و بێبەشبوونیان لە کوێستانەکانی برادۆست. برادۆست چەندین سەرچاوەی گرنگی هەن کە تاوەکو ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان وەک پێویست سوودی لێوەرنەگیراوە. یەکێک لەم سەرچاوانە هەبوونی ناوچەی گرنگی گەشتیارین. کێلەشین و بێرمی دینداران مێرگەمیر و مێرگە دوکان دەکەونە بەشی ڕۆژهەڵاتی برادۆست بە دووری 35 تا 40 کیلۆمەتر لە سەنتەری قەزای سیدەکان دوورە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.
لەسەرەوەی کە موچەی مانگی پێنجی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش نەکراوە بڕیار محەممەد پامنێری ئەمە لە هەولێر ڕاستەخۆ لەگەڵمانە بێ و زانیاریمان پێدا بڕیار نیوەڕۆ باش دێمە لای تۆ قسەمان بکە سەبارەت بەم بابەتە هیچ زانیاریەکە هیچ هەیە بۆ پێیکە لە بازاڕی کەواتە باس لە کاریگەریەکانی نەدانی موچە لەسەر بازار دەکەی قسەمان بکە لای توێن فەرموو هێوی دەمەوێت بە هەردوو پرسیارەکە وەڵام بدەمەوە سەبارەت بە پرسیاری یەکەم زانیاریەکان سەبارەت بە موچەی مانجی پێنجی فەرمانبەران بە گوێرەی ئەو زانیاریانەی کە لە وەزارەتی دارایی وەرم گرتووە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانیش وەکو سەرجەم فەرمانبەرانی دیکەی هەرێمی کوردستان چاوەڕێ ئەوە دەکات کە بەغدا پارە بنێرێت لە قسەم لەگەڵیان کردوتم دەنگ و باسی تازە چی تازە هەیە وتیا وەڵای هیچ شتێک نییە چاوەڕێی بەغدا دەکەین ئەگەر بەغدا دڵی نەرم بێتونەوە پارە بنێرێت ئەو کاتێمەش دابەشی دەکەین ئەگەریژنا ئەوە هیچ دەسەڵاتی ئێمە نیە و پارەی پێویستیش نییە لە بەردەستمان تاوەکو موچەی فەرمانبەرانی پێ دابەش بکەین جا لەسەر دیوەکەی دیکەش کە ئێستا لە بازارم دەمەوێت دۆخی بازار بۆ تۆ بۆ بینەرانیش بگوازمەوە کە بەهۆی نەدانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چۆلێکی زۆر بە بازاڕی شاری هەولێرەوە دیارە بێگومان تەنها هەولێریش ناوەڵکو ڕەنگە لە پارێزگاکانی دیکەیت کەش بە هەمان شێوە بێت چونکە بەشێکی زۆر لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان چاوەڕێی ئەوەیان دەکرد کە موچیان وەربگرن بەر لە جەژنی قوربان بەڵام بەداخەوە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەبێ موچەی و بەبێ پارەی جەژنیا کرد جات دەمەوێت لە بازار هەندێک بۆچوونی ژوەر بگرم لێرە لەسەرەوە بابەتە بۆی قسە لەگەڵ میوانەکان بکەین بزانین ئەو کەسانەی کە دایانەوێت قسە لەسەر دۆخی بازار بکەن سلااوت لێبێ دواتریش دەچمە لای کاگوشیار کاگوشیار سلااوت لێبێ ئەحواڵێت پێم بڵێ کاگوشیار سەرەتا با لەگەڵ تۆ قسە بکەم وەکو هاوڵەتی کە هاتوویتە بازار دۆخی بازار چۆن بینی ئەمڕۆ مرۆڤ ئەگەر دڵی خۆش بی هەمیشە لۆی جەژن و دڵخۆشە و ئەگە بەرچی پڕوی دووجار بەداخۆ ئەو نهاتنی موچەیە خەرچی هەز دەکات بازارەکە سستی پێوە دیارە پێویستە ئێمەی کورد وانە وەگرین لەو لەگەرە و کەسانێک کە بەڵێن دەدەن و جێبەجێ ناکەن بۆ ئەم پێم وایە کورد ئەگەر یەک دەست و یەک دڵبی هەمیشە دەتوانێت جیفانی پڕبی خاکەکەی پیرۆزبی زیاتر بتوانین خزمەت و گەشانەوە لەو کوردستانە بەرپابی یەکگرتنی کەسەکان و لەگەر حزبەکان یەک بن یەک دەست و یەک دڵ بن ئەو شتانە دروست نابی کەمە یەک نەبووین هەمیشە ئەو شتانە دروست دەبێت ئێمە پەنمان لە بەڵێنەکان وەرنەگرتووە لە ماوەی ساڵانی ڕابردوو ئەو هەموو بەڵێنە بە حکوومەتی هەرێمی کوردستان دراوە بەڵێنەکانیش وەکو پێویست جێبەجێ نەکراوە وڵا گەبرم خۆش باوەڕی نامتە درۆ بەڕاستی خۆش باوەڕیەکەوەی لێمە کردووە کە دەرفەت بقۆزنەوە دژمنان بەسەر بەڵێنەکانیان نەبەنە سەر بەڵام پێم وایە ئەگەر یەک دەست و یەک دڵ بین ئەو شتانە دروست نابی لێ یەک دەست و یەک دڵ دەبتەوە کاریەوەی ئێمە سەر بکەوین زۆر باشە وەکو دوکاندارێک بازار چۆنە لای تۆ وڵی ئەمن ئەوڕۆ هاتیمەوە بازاڕی بەڕاستی ئەوڕۆ لە بەیانیەوە بازارەکە دەتوانم برێم شلۆق بەڕاستی باش نییە بەر لە جەژنی ژوا بوویان ئێستا هەر بە تەواوەتی بازارەکە سست بووە وەڵی پێش جەژن فەرقەکی هەبوو بەڕاستی جیاوازیەک هەبوو بەڵام بەداخەوە ئێستاکە ینی ئەوڕۆ هاتیمە بازاڕی فکرم لەوەی دەکردەوە ئایا نێڕوانێ چێن دەرهەیە بچم ینی حەزم لەوەی بوو کە بەڕاستی ئەو ڕۆژ نیمە بازار ئارێوان زۆر بخێت هێوی ئەوەی جێبیست بوو ئەمە بۆ چوونی هاوڵاتیان و دوکانداران بوو لەبارەی دۆخی بێ بازاری و هەروەها دابەشنەکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بڕیار سپاس بۆ زانیارەکان پێم خۆش نەبوو هیچ زانیارێکی باش و دڵخۆشکەرمانەدا بە بینەرەکانمان هەر بژی سپاس بۆ زانیارەکان دەچینە سەرواڵەکە بووی کە کۆمەڵێک زانیاری تایبەت بە بەهای دراوەکان و بە دیاریکراویش بەهای دینار بەرامبەر بە دۆلار باس بکەین و هاوکات لەگەڵەوەشدا لە دواتردا میوانەکەمان دکتۆر جەبار گۆران ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ باسی کۆمەڵێک زانیاری وردی لەگەڵەکەین بەڵام باس سەرەتا دراوەکان بە گشتی ببینین لە دواتردا لەگەڵ میوانەکەمان درێژە بە قسەکانمان دێن ئەمەی کەی بینین بەهای دراوەکان لە ناوخۆی هەرێمی کوردستاندا کە ڕۆژانە لە کاتژمێردا بازاری ئاڵۆگۆڕی دراو لە هەرێمی کوردستان و عراق بە شێوازێکی گشتی دەکرێتوانێت و تا کاتژمێرەکانی کۆتایی ڕۆژ مامەڵەی دراو دەکرێت ئەمڕۆ $100 بەرامبەر بە 141750 دینارە بەڵام ئەم نرخە پێم وا بێت تا ئێستا کە باسمان کرد چەند خولەکێک بەر لێستا پێیانوتم کەم نرخە دابەزیەوە حتمما بۆ دڵنیابوونەوە لە نرخەکە لەگەڵ دکتۆر جەبار قساکەین ئەوە 100 پاوەند بەرامبەر بە 185,500 دینار مامەڵەی پێوەکراوە 100 یۆرۆ بەرامبەر بە 159,500 دینار مامەڵەی پێوەکراوە هەرێک لە پاوەن و یۆرۆ بەرامبەر بە دۆلار بەهاکان بەرز بۆتەوانێ
لیرەی تورکیمانەیە کە تمەنمانەیە ببورن تمەن 100 دلار بەرامبەر بە 8,200,000 تمەن مامەڵەی پێوە دەکرێت بەهای تمەن لە بەرامبەر دۆلار بەردەوامە لە دابەزین و هاوکات لەوە لیری سووریمانەیە کە 1 میلیۆن لیری سووری بە 171,000 دینارە و لیری تورکیمانەیە 100 دینار بەرامبەر بە 3,650 دینار مامەڵەی پێوە دەکرێت. زانێرەکانی دواترمان بنێ بووی کە سەرنجمان لەسەری بێ نرخی زێر لە بازارەکانی جیهانە کە ئێستا بە شێوازێکی مێژووی بەهای زێر بەرامبەر بە یاخود لەسەر ئاستی جیهان بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆی بینیوە یەک ئۆنسە زێر بەرامبەر بە 3,330 دلار مامەڵەی پێوە دەکرێت 1 کیلۆگرام زێر بە 172 دلار مامەڵەی پێوە کراوە یەک لیرەی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستاندا بە 606 دلارە و یەک مەسقال زێرە ئارە21یش لەبەر ئەوەی ئۆنسە بەرزە بە بەردەوامی یەکسەر لە بازاری ناوخۆشدا بەرزبوونەوە بەخۆیەوە دەبینێت یەک مەسقال زێرە ئارە21 بە 600 دینار مامەڵەی پێوە دەکرێت و یەک ئۆنسە زیو بە 36.54 دلار مامەڵەی پێوە دەکرێت. ئەمانی کە بینیمان بەشێک لە ئەو دراوانن کە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا مامەڵەی پێوە دەکرێت لە ئاڵتون یاخۆ زێر لە ناوخۆی هەرێمی کوردستان لەسەر ئاستی جیهانیش زیاتر لەسەرم بابەتا وەسیم دکتۆر جەبار گۆران وتەبێژی بازاری ئاڵوگۆڕی درا و جەنابێ ڕاستەخۆ لەگەڵ من دکتۆر نیۆڕۆ باش سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت زانیارەکان لای من تا ئێستا 100 دلار بەرامبەر بە 141,650 دینار دەمەوێت ئێستا تۆ بۆ منی ڕوون بکەیتەوانێ دابەزینی زیاتری بەخۆی و بینی و یاخۆ دەر لەو ئاسەدا مامەڵەی پێوە دەکرێت. بەڵێ سەرتا بەناوی خی گەورە سڵاو لێوە سڵاو لە بینەرن بیسەرانی کەناڵی کورسات هەڵبەت گۆڕانکاریی ئەوتۆی بەسەر نهاتوە ئێستا 100 دلار لە بەرامبەر تقریبا 141,600 دینار ینی زۆر گۆڕانکاری بەسەر نهاتوە 141,600 دینار تا 650 دینار مامەڵەی پێوە کرێت. دکتۆر ئەم گۆڕانکاری کە ئێستا هەیە بەهای دینار لە بەرامبەر دۆلار ئەگەر سەرنج بدەین بەرزبوونەوەیکی بەرچاوی بەخۆی بینی و بەڕاستی ئەترێمەش دڵمان پێی خۆشە ئەم دڵخۆشیە تاکوێ سەردەکێشێت هەر بەم جۆرە دەمێنێتەوانێ؟ والله طبعا ئێمە تەمەنایەوە کەین بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکا زیاتر بەرز بێتەوە چونکە هەر کاتێ بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دراوی کورس بە تایبەتی دۆلاری ئەمریکی بەرز بێتەوە لە بەرژەوەندی هەموو هاوڵاتیانە ئاسی بژەیی هاوڵاتیان و نیسبەی هەڵاوسان و ئاستی گشتین نرخەکانیش بەڕاستی دابەزێنە چونکە عێراقیش و هەرێمی کوردستانیش زیاتر وڵاتێکی بەکاربەرن مستەهلیکن ئەکسەرێتی کاڵا و کەلوپەل و شمەنگ لە دەرەوە هاوردا ئەکرێ هەتا دراوی بیانی بە تایبەتی دۆلاری ئەمریکی نزم بێت لە بەرامبەر دراوی محلی عێراقیە نرخی کاڵا و کەلوپەلیش ینی استقرارە بێودا ئەبەزێ بەڕاستی بەڵام ئەوەی هۆکارەکانی کە ئێساوە تقریبان زیاتر لە مانگێکە بەهای دینار لە بەرامبەر دۆلارە ڕووی لە بەرزبوونەوە کردووە توانین بڵێن چەند عامل و چەند فاکتەرێکی سەرچیە یەکێک لەوانە کوریهێنانی دینار عیزی دینار هەم لە بانقەکان و هەم لە بانکی مرکزی عێراقیش کەما توانین بڵێن تا ئاستێک لەمپەرێکی لە بەردەم بانکی مرکزی عێراق بۆ جێبەجێکردنی ئیلتیزاماتەکانی بە تایبەت موچەی فەرمانبەران و نەفەقاتی وەزارەتەکان و نەفەقاتی بڵین ئیسیسماری ئەنی ئەمە ئەتوانە بڵم تا ئاستێک لەمپەرێکی لە بەردەم بڵین هەم وەزارەتی دارایی و هەم بانکی مرکزی عێراقیشا دروست کردووە تەمان ڕۆژانە بانکی مرکزی بە نیسبەتێکی یەکجار بەرچاو دۆلار ئەفرۆشە بۆی ئەو دینارانی کە لە دەرەوەی سیستەمی بانقیە ڕاکێشێتەوە بۆی کە ئیلتیزاماتەکانی پێجێبەجێ بکە کەواتە توانین بڵێن یەکێک لە هۆکارە سەرچیەکان ئەمەیە وای کردووە کە دینار کەم بێت لە بازارەکان و دووەخستنە ڕووی دۆلار بە ڕێژێکی بەرچاو زیاتی گرۆیە تەمان خصوصیەتی بازاریش بریتە لە خواست و خستنە ڕوو منی سەپڵای منی دیمان کەواتە کە تۆ خستنە ڕوو زیا بوو پێواشەوەش باکەی دابەزێەوە خستنە ڕووی دۆلار لە بازارە زۆر زیادی کرد بۆیە بڵین بەهاکەی لە بەرامبەر دیناری عێراقیە دابەزیوە و هۆکارێکی تریش پەیوەستە بە ڕێکار و ئیجراتەکانی بانکی مرکزی عێراقی بە تایبەت حواڵەی دەرێکی بۆ هاوردەکنی کاڵا و کەلوپەل ئەمە ئەتوانین بڵێن بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردووە گۆڕانکاریەکی ڕیشەی بەخۆی بینەوە لە ڕابردوودا بانکەکانی عێراق بەگشتی نیانتوانی ینی وەک بڵێ کۆنتاکت لەگەڵ سیۆفتی جیهانیا دروستکەن و حواڵەی دەرەکی ینی لەمپەری زۆری لەبەر دەما بوو و تەخیر ئەبوو و ئەو دۆکۆمنت و فاتورانی کە تەقدیمی بانکە کرا چێگەکرایەوە هەندێک جار کانسڵە کرانەوە ئەمانە لەمپەرێکی زۆر من چونکە هەموو بازرگانەکان و بانکەکانیش ئەبواە ینی لە ڕوانگەی مەنەسەی ئەلکترۆنی و حواڵەکانیان کرا بەڵام لە مانگی 12 ساڵی ڕابردوو مەنەسەی ئەلکترۆنی کۆتایی پێهات
نزیکەی بڵین چەند بانقێک بڵین لە بانکەکانی عێراق ئەتوان ڕاستەخۆ لە ڕێگای سوێفتی جیهانی و لە ڕێگای وەسیت بانکەکان و حواڵی دەرەکی بە ئەنجام بگەن واتە بەگشتی حواڵی دەرەکی زۆر خێرا بووە کەمتر بازرگانەکان ئەگەڕێنەوە بۆ بازاری موازی بازاری ئاڵوگۆڕی درا و کە دۆلار بکڕن ئەگەر دۆلاری لە بانکی مرکزیان لە بانکە بازرگانیەکان دەرپێ بە نرخێکی هەرزان پێویستی بە دۆلاری بازار نامێنێ ئەمە ژوای کرۆ بڵین خوازە سەر بازارەکانی ئاڵوگۆڕی دراوی عێراقیش و هەرێمی کوردستانیش کەم بێتەوە دکتۆر کەواتە توانین بڵین ئەو خواستی کە ئێستا کەم بۆتەوە هەر بەم جۆرە دەمێنێتەوە خواستەکە زیاد ناکاتەوە چکە ترسی ئەوە هەیە گەر بۆ نمونە خواست زیاد بکات لەسەر دۆلار بەهای دینار بەرامبەر بە دۆلار لە دابەزیندا دەبێت ئەو کاتە ئێمە ڕەنگە بڕۆینەوە بەرەو 155,000 دینار و 160,000ێکی کە لە ڕابردوو بەریەکەوتین. خۆی ڕاستی من وەکو سەرتا وتم تەمە ناکەم کە نرخی دۆلار لەم نرخەشا بۆسێ بەڵام من پێم وانی ینی بتواندرێت نرخی دۆلار لەم نرخایە جێگیر ببێت ڕەنگە بەرزبوونەوە تۆمارکە هەڵبەت ئەم قسەی من مەبەستەکە ئەوە نییە کە لە بەرژەوەندی دۆلاری ئەمریکی قسە بکەین خۆتان باش بزانن کە یەکێک لەو ئاراسەی کە زۆر توانمان ئیسقراریت لە بازارە دروستکەن لە هەم لەسەر بازارەکانی عێراقیش و هەرێمی کوردستانیش بەڵام ئێمە واقعەکە ئەبێ بیزانین عێراق لەبەردەم ریفۆرمێکە لە سیستەمی بانقی عێراق تقریبا 3 ساڵ پێش ئێستا عێراق شتێکی نەبوو بە ناوی سیستەمی بانقی بە ناوی خزمەتگوزاری بانقی بەپێی هەموو معایرە نێودوڵەتیەکان باشە هەموو حەواڵە هەموو مامەڵەکان هەموو ترانزاکشنەکان هەمووی فیزیکی و دەستا و دەست بوو ئەو کاتە لەمان 11 ساڵی 2022 ئەمریکەکان داوایان لە عێراق کرد کە پێویستە هەموو مامەڵە دەرەکی و ناوخۆیەکان هەمووی لە ڕێگای سیستەمی بانقیەوە بێ تەمان ئێستا ئەتوانین بڵین بە نیسبەی لە 25 کۆی هەموو ترانزاکشنە ناوخۆی دەرەکیەکان گواستراونەتەوە بە ناو بانقەکان تەمان ئەگەر دۆلار زیاتر دابەزیان با بڵین بە زمانی خۆمان دینار بەرز بێتەوە لە بەرامبەر دۆلار ڕەنگە بەشێک لە پرۆسی حواڵی دەرەکی پاشەکشە بکە چونکە ئێستا بانکە بازرگانەکان و بانکی مرکزیش ئۆپشنێکی خسوەتە بەردەمی هەموو بازرگانێک ئەڵێ فەرمووەگەر تۆ دۆلار بە نرخی هەرزانەتەوە فەرموو دینارەکە دیدا بکە دۆکومنتەکانە تەقدیمی بانک بکات دۆلار بە نرخی هەرزان بە 132,000 دینار پێدەین بە کۆمیشن و بە هەندێک ڕسوم و باجی ساڵانە نزیکەی 136,000 دینارەوەسی ئێتەمان بازرگان تەبیعەتی بازرگان وایە لەکوێ نرخی هەرزانی دەستکە و ڕوەکاتاوێ بەڵام ئەگەر نرخی بازار نزیک بۆ لەم لیمیتەی بڵین بانکی مرکزی عێراقی دابەزێ بۆ 137 36 35 ڕەنگە بەشێک لە حواڵەی دەرەکی پاشەکشە بکە بۆ لەبەرەوەی بازرگان ینی ئەگەر نرخەکەی وەکو بڵین نرخی بازاری ئاڵوگۆڕی دراوەکو نرخی بانکی مرکزی لەبێ ناچێت لە بانکە حواڵەکە بۆ لەبەر ئیجراتەکانی بانک تا ئاسێک قورسە و ڕۆتیناتی زیاترە بەشێک لە حواڵەکان دوا ئەکەویان بۆ نمونە ئەبێ ساڵانە نیسبەی ئەو فەرقەی دۆلاری بازار و دۆلاری بانکی مرکزی نیسبەی لە 102.5 و ئەنی ئەکەوێت لەسەر بازرگان وەکو باج وەکو تاکسی ساڵانە ئێتەمان ئەگەر لە بازارە بە هەمان نرخ دۆلاری دەستکەوێتەوە لە بازارەکانی ئاڵوگۆڕی درا و دۆلارەکرێت و هەر لە بازارەکانی ئاڵوگۆڕی دراویش حواڵە بە ئەنجام مەگەنێکەوەتە ئەو پرۆسەی کە بانکی مرکزی دەسیاوەتێ ڕەنگە پاشەکشە بکە بۆیە من هەمیشەم قسەم کرد و ئەڵێم ینی تارگێتی بانکی مرکزی عێراقی و ئامانجەکان ئەوەیە تقریبا لەم نرخانەیان تقریبا تۆزی خوار 145 تۆزە سەر و 145 ینی نرخەکە بڵین لەو بەینایە تەلاعوبکە یاری بکات ئەوەی کە ئەو سیناریوی کە لە 2 ساڵی ڕابردووە بینیمان بە هەمان شێوە ماوەیەک فترەیەک دۆلار تقریبا لە 140 ینی ڕۆژێکان لایەتمە تقریبا بربەسی 146 تا 139 کەسێکیش دابەزی بەڵام نەیتوانی لەو نرخەیە خۆی بگری ئەو بوو جەمپێکی کرد بۆ 145 دوای 155 من ئومێد دەکەم کە ئینشاڵڵا ئەمەوانە بیانی بەرز نابێتەوە بۆ ئاراسە چونکە ئێستا ئەم هەلومەرجی ئێستا جیاوازە لەگەڵ بەپێ واقعی کە هەیە بانکی بەروپێش بوون بەڵێ دکتۆر بەپێ واقعی کە هەیە بەپێ ئومێدی کە تۆ باسێکی بەپێ ئەو پێشبینیانی تۆ ئەمێ پێم بڵێ بەهای دینار لەمەی ئێستا کە هەیە دەوەستێت یا لە 45 زیاتر دەڕوات بەرەو ئەگەر هەیە بڕین بەرەو 155 یانەوەی کە ئێستا تر هاوڵاتیان تا ڕادەیەک ینی دڵنیا بنەوە لەوەی کە هەر بەم جۆرە دەمێنێتەوە بەڵێ ئەزانی ئەم هەلومەرجی ئێستا فەرقیە لەگەڵ 2 ساڵ لەمە پێشا ئێستا و باسم کرد پرۆسی سیستەمی بانکی لە عێراق بەرەوپێچوونی باشی بەخۆی بینیەوە بانکی مرکزی و تەنانە وەزارەتی دارایی عێراقیش لەلایەن وەزارەتی گەنجینی ئەمریکا و احتیاتی فدرالی ئەمریکا و سەپۆرتی باشەکرێت دەستکراوەی زیاترە و ئێستاژ دانوستان هەیە لە نێوان ئەمریکا و ئێران جاران هەر دۆلارێکە ئەدرا بە بانکی مرکزی بۆە مەسڵەری ئەخراجەکەی دیار بۆیە وەکو بڵێ فۆکەسی زۆری لەسەر بوو و چێکی تاو ئەکرا بەڵام ئێستا بە حکومی کە دانوستانیش لە نێوان ئەمریکا و ئێرانە هەیە کەمتر سانسۆریان با بڵێن کەمتر
ینی بڵین فشار خرێتە سەر بانکی مرکزی چونکە پێشتر ئامانجی ئەمریکەکان ئەو بووکە ئەم دۆلاری کە بانکی مرکزی فرۆژە بە هیچ زۆرە نەگا بەدەستیێنان بەڵام مەسە دانوستان هەیە ئەمەش دەتوانین بڵین هینێکی باشە کەواتەم هەلو مەرجێ سا لەگەڵ 2 ساڵ پێشە فەرقی هەیە و من پێشم وانە مەگەر ینی بابەتێکی هێنا وەکو بڵێ بابەت گۆڕانکاریەکی سیاسی تەنگژەیەکی سیاسی ئەمانە دروست بێت چونکە ئەمە لابووری شتێکمان هەیە تەبات عامل الأخرى وانی ئەو هۆکارە دەرەکیەکان وەکو بڵێ بۆ مەوزوعەکانیش ئەمانەش بەڕاستی خۆی بۆ خۆی تەسیری هەیە ئەگەر دۆخی سیاسی ئیستیقرار بێت و ئێستاش زۆر باشانی دۆخی ئێستای بانکی مرکزی و دەستکراوەی ئەوەتەی بانکی مرکزیە بەقدر ئەماوەی دەستکراوە نەبوو بۆ فرۆشتنی دۆلار ئەگەر ئاوا بێ ڕەنگە تر هەر لە 45 تۆزە سەر 145 یان 445 لەو نرخەیە جێگیر بێت. باش دکتۆر من لە ڕابردوو ژەم پرسیارم لێ کردووی هەم لە شاشە هەم کە بۆ نمونە هاتی بۆ کورسای ژەم شتم لێ پرسیوی بەڵام ئێستا بۆی پرسیارەکە دووبارەکەم لە بەرەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار لە بەرزبوونەوەدا ئەگەر من پارەیەکم هەبێت وەکو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بە دۆلار هەڵی بگرم یاخود بە پارەی عێراقی واللهی ئوستاز من ئەم قسەیەم کردو وتمە لە خوار 145 و هەر کەسی ئیلتزاماتی دۆلاری لەسەر پێویستی بە دۆلاری ئەمریکیە لەم نرخەیە زۆر بەگونجاو باشە زانم بیکڕێت ئەگەر کەسێکیش پێویستی بە دۆلاری ئەمریکی نیە دیناری عێراقیش ئێستا بەهاکەی بەقووەتە بەراو لەگەڵ دراوەکانی وڵاتانی ئیقلیمی ناوچەی بەڕاستی بەهاکەی بەقووەتە بەڵام لە هەموو کاتێکە دۆلار ینی وەکو بڵێ یەکێکە لە دراوە قورسەکانی جیان دەپێوتری ئەنتەرناشنال کەرەنسی ینی بەپێی هەموو داتاکانی هێنا IMF واتە سندوقی نەقدی دەولی لە 149 هەموو احتیاطی بانکە مرکزەکانی دنیا دۆلاری ئەمریکی واتە دۆلاری ئەمریکی سوق و مزاقێتی خۆیە مەبەستم ئەوە نییە کە خوانەخواستە لە بەهای دیناری عێراقی مەبەستەکەمەوە بە دیناری عێراقی بەهاینە بەڵکو بەعکسەوە دیناری عێراقی بەهاکەی زۆر بەهێزە لەناو ئەم هەموو کێشمە سیاسی ناوچەکە ئەم هەموو تەنگژە سیاسانەی ناوچەکە بەهای دیناری عێراقی بە بەهێزی ماوەتەوە توانە بڵێمە ئینجازێکی زۆر گەورەیە بۆ بانکی مرکزی بەڵام هەمیشە وەکو احتیاط هەر کەسێک سەرمایی نەخینەی هەیە پاشەکەوتی کردووە ئێمە لە ئەبووری شتێکمانەیە پێوترێت دایڤەرسیفیکیشن یان دایڤەرسیفای واتە سەرمایەکەی تەنەویع بکا باشە بەشێکی دۆلار بێ ئەگەر سەرمایەکی و هیچ وەبەرهێنانێکی پێوە ناکە بەشێکی بازیێر بێت و بەشێکیشی دیناری عێراقی بێ ئەمە جۆرێکە لە دروستکردنی سەلێ ئیسیسماری ئەگەر بۆ نمونە بەهای دۆلاری ئەمریکی زیاتریش دابەزێ بەڵام لە بەرامبەر ئەو بڕە دیناری کە هەیەی قەرەبووی ئەو دابەزینی دۆلاری بۆ کاتەوە ئەگەر نرخی زێڕیش بەرز بێتەوە لە بەرامبەرە ئەگەر دینار و دۆلاریش دابەزێ ئەم نرخی زێڕی هەیە بە زۆرێک لە زۆرەکان واتە باڵانسی ئەنی وەک بڵێ ریسکی سەرمایەکی خۆیەکە ڕاست باشە دکتۆر ئێمە زانین کە دانوستانەکانی ئێران و ئەمریکا هەیە و بەهای تمەنیش لە بەرامبەر دۆلار بەردەوامە لە بەرزبوونەوە و ئێستاش ئەمریکا و ئێران لەسەر خولی شەشەمی دانوستانەکان تا ڕادەیە دەتوانین بڵین ناکۆکی هەیە بەهای تمەن بەرامبەر بە دۆلار چی بەسەر دێت پێشبینی دەکەی زیاتر بەهای تمەن دابەزێت یاخود بەم جۆرە ئێستا ئامێنێتەوە یانەوەی تر هەمووی وەساوە لەسەر و دانوستانی کە لە نێوان ئەمریکا و ئێراندا هەیە بەڵێ ئستا بە پێچوانی سەبای تمەن بە بەراو لەگەڵ تقریبا 72 ساعتی ڕابردویان پێش دەژن تقریبا بەرزبوونەوەی تۆمار کردووەم دەقێ لەگەڵ بەڕێستە نەخساکەین تمەنی حەواڵە تقریبا بە 81 و 750 تا 850 مامەڵی پێکردوێتە 100 دلار لە بەرامبەر 8 ملیۆن و 175,000 تا 180,000 مامەڵەی پێوەکریوە کاشەکەش نەقدی تمەنی فەیس تو فەیس ئەوەش بە 7,500 ئەویش مامەڵی پێوەکرێ هەڵبەت کە بە بەرەو لەگەڵ هەفتەی ڕابردووە تا ئەستێک بە نیسبەی لە 102 بەرزبوونەوەی تۆمار کردووە ئەویش پەیوەستە بە دەرەنجامی دانوستانەکان ئەگەر ئەرێنی بێ یان نەرێنی بێ ڕاستەوخۆ کاریگەر لەسەر بەهای تمەنی ئێرانی دروستەکە بەڵام ئاماژەکان پێمان ئەڵێن کە دانوستانەکان لە نێوان ئەمریکا و ئێرانە ئەرێنی ئەبێت دوجار ئەگەن بە ڕێکەوتن چونکە بەڕاستی تەنگژەی سیاسیان بەرکەوتنیەکی عسکەری لە نێوان ئەمریکا و ئێرانە ڕەنگە لە بەرژەوەندی هەم ئەمریکا و هەم لە بەرژەوەندی ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش نەبێت چونکە ئێستا دوو ئاراستەیە کە لە سەرئاسی عالەم ئاراستەی بلۆکی شەرقی بەتایبەتی وەکو بڵێ ڕێکوتنامەی برێکس کە ئەوانەش رووسیا و سین و ئەو وڵاتان ئەگرێت و لەگەڵ هەندێک وڵاتی ترا و لە بەرامبەرە دۆلی ئەوروپا و ئەمریکا ئەوەی کە ئێستا سین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەبێ ئەوەی کە فیشەکە بتەقێنێت ئەنی خەریکە وای لێت ینی هەژمونێکی اقتصادی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە باڵ بکێشێت طبعا ئێران یەکێکە لەو عامیلانەی کە ئەتوان بڵێم لەم لوعبەیە دەورێکی کاریگەری هەیە ئەمریکا ئەوێ بە زۆرێک لە زۆرەکان ینی وەک بڵێ جەنگێکی بازرگانی لەگەڵ سینا بکات چونکە مووقعی بڵێن جوغرافی ئێران لە ناوچەکە زۆر تەئسیرات لەسەر
حرەکەی بازرگانی سین دروستەکان بۆیە ئەگەر هەر بەرکەوتنیەکی ئەسکەری سیاسی تەنگژێکی سیاسی لە نێوان ئەمریکا و ئێرانە دروست ببێت ئەو کاتە ڕەنگە ئەو پلانە استراتیژیەی دەکە ئەمریکایەتی لاوانەیە شکست بێنێ بۆیە من پێم وایە لەگەڵ ئێرانە ڕێ ئەکەوێت ئێوە بە جۆرێک لە جۆرەکان ئێران لەو ڕێکەوتن نامێ بێنێتە دەرەوە بێنێتەوە ژێر هەژمونی اقتصادی خۆی و لە بەرژەوەندی ئێرانی شەگە لەگەڵ ئەمریکەکان ڕێکردن بۆیە هەموو ئاماژەکان پێمانەڵێ ڕەنگە لەگەڵ ئێرانە ینی بکەونە ڕێکەوتن چونکە کۆمەڵێک ئاسانکاری وەک لە شجیریشی بۆ ئێران کردووە ئێتەمان کە ینی بڵین دانوستانەکان ئەنی بڵین ئەرێنی بۆ ڕاستەخۆ تەسیرا لەسەر بەهێزبوونی بەهای من ئێرانیش دروستەکان. دکتۆر کاتم زۆر کەم لە بەردەستمەوە بەڵام زۆر باست لە سیستمی بانکی کرد. دەمێ ئەوم زۆر بە کورتی وەڵام بیتەوە بۆچی وڵاتیانی هەرێمی کوردستان زۆر متمانیان بە سیستمی بانکی نییە یاخود فێری نابن کێشەکە لەکوێدا نەبوو بە کولتور ئێمە شارەزای نین ئەو کارەکە لەکوێدایە چکە حکوومەت عێراقیش قەرارێکی تر لەمە دووە موچی فەرمانبەرەکانی مامەڵەکردنیش بکا بە ئەلکترۆنی بەکارهێنانی پارەوەروەها پێدانی موچە بە تەواتی بکا بە ئەلکترۆنی حتممە ئەمە سەردەکێشێت بۆ هەرێمی کوردستانیش. بەڵێ بێگومان تەمانەوەی کە جەناب فەرموو ڕاستە بەشێکی پەیوەستە بە وەکوڵێ ڕاهاتینیان با بڵێن ببێتە کەڵچەرێک لە عێراقیش و هەرێمی لە کوردستانە کۆی مامەڵە و ترانزاکشنەکان کرێ بە سیستەمی بانکی بەڵام یەکێک لە هۆکارەکانی بێمتمانەی بە بانکەکان ئەوەیە بەداخەوە ئەنی مێژوویەکی ئەنی خراپان هەبووە لەگەڵ سیستەمی بانکیە بەداخەوە چەندین بانک لە سەراسی هەرێمی کوردستان و عێراقیش مایەپوش بن و پارەیەکی زۆری خەڵکیان خوارد کە لە هەموو دنیاە سیستەمی بانکی سوقی و مزاقەتی خۆی هەیە ئەگەر هەر گۆڕانکاریەک لە ڕژێمە سیاسەکانیش دروست بێت ئەبێ سەرمایەی هاوڵاتیان پارێزراوە بێ هەر بۆن منە وڵاتی وەکو ئێران ئەم هەموو بڵین گۆڕانکاری کە بەسەر هاتوو لە ساڵی 1970 کە تەحریمی لەسەرا هەر دوای ئەوی کە ژێمی شار ڕووخا تا ئێستا هەژمارەکانی بنەماڵەی شا لە ئێرانە ماونەتەوە دە بە پارێزراوی ئەمە چین ینی نیشاندەری چیە نیشاندەری ئەوەیە کە بانک سوق لە مزاقەتی خۆی هەیە بەڵام بەداخەوە هەم لە هەرێمی کوردستانی شۆم لە عێراقیشە بانکێکی زۆر مایەپووج بوون و پارەی زۆری خەڵکیان خوارد کە پێویستە بانکە ناوخۆیەکان ئەبێ خیتاب زەمانیان هەبێت لە بانکی مرکزی و بانکە بیانیەکانیش ئەبێ اعتماداتی مستەنەدیان هەبێ بێ اعتماداتی مستەنەدیان هەبێ ناکرێت تۆ بانکێک بێتە ئەم وڵاتەوە باشە ئەو زەمانەتەی ئەو خیتاب زەمانەی کە هەیەی لە بانکی مرکزی زۆر کەمتر بێ لەو ڕەسمالی کە هەیەی بەڕاستی ئەمە مەترسیەکی زۆر گەورە دروستەکە ئەمە ژەوای کردووە کە هەندێک بانکی سکام هەبووە هاتوون بۆ نمونە 50 میلیارد دیناریان وەکو خیتاب زەمان لە بانکی مرکزی داناوە بەڵام زیاتر لە 200 میلیۆن دلاری خەڵکیان خواردووە ڕۆشتون و وەکو بەرزێکی بانە بۆ دەرچوون و پارەی خەڵکیش تیاچوو ئەمە وای کردووە کە بە جۆرێک بێمەتمانەی لای هاوڵاتیان دروستکە بەداخەوە بۆیە من پێم وایە ئەگەر بمانەوێ ئەم ئەعتیمادە ئەم متمانەیە بۆ هاوڵاتیان بجێڕینەوە ئەبێ کۆی موچەی فەرمانبەران هەر هەم کردە سیستەمی بانکی و بە شێوازێکیش بێ هەر بە موچەخۆرێک هەر فەرمانبەرێک کە کاتێک چۆ بەردەمی دەستگاکەی ITM کە کاتێک کارتەکەی لێدا باشە یان QR کۆدەکەی لێیا بتوانێت خێرا پارەکەی خۆی ڕابکێشێ ئەبێ ماوەیەک لەسەر ئەم ڕیتمە بەردەوام بن بۆ ئەوەی کە هەموو هاوڵاتیەک موچەخۆرێ فەرمانبەرێک احتیمادی تەواوی بۆ دروست بێ کە پارەکەی پارێزراوە لە بانکەنجا هەنگاو بە هەنگاو سێ بای من تەسەورەکەم لە داهاتوو ئەو متمانەیە بۆ بانکەکەم گەڕێتەوە. دکتۆر گیان سواز بۆ زانیاریەکانت زۆر سپاس بۆ دکتۆر جەبار گۆران و تەبێژی بازاڕی ئاڵگۆڕی درەو جەنابیان ڕاستەخۆمیانیم کاژمێرەی هەواڵ بوون. گەیلان ساور پامنێری کوردستان نیوز ڕاستەخۆ لەگەڵمانە بێت لە هەولێر بۆی کە زانیاریمان پێویست سەبارەت بۆ ئامارانی کابرگری شارستانی هەرێمی کوردستان سەبارەت بە ڕووداوەکانی 4 ڕۆژی ڕابردووی جەژن بڵاوی کردوێتەوە. گەیلان میێڕۆ باش تێمە لای تۆ قسەمان بۆ بکە. هێوی نۆڕۆتان باش ینی بەرگری شارستانی هەرێمی کوردستان لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان لە 4 ڕۆژی جەژن لە تاوای ئامادە باشی داون بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ڕووداوێکی نەخوازرا و لە ناکاو کە لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان ڕویان داوە بێگومان لە شارەکانی هەرێمی کوردستان چەندین ڕوودا و ڕویان داوە کە ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕووداوی سوستان ئەو ڕووداوانێک کە پەیوەندیان بە بەرگری شارستانی هەرێمی کوردستان و شارەکان و ئیدارە سەربەخۆکان هەیە بۆ ئەوی بزانین پلانەکانی بەرگری شارستانی چۆن چۆتە بواری جێبەجێکردنەوە چەند ڕووداوی نەخوازرا و لە سەرجەم پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان ڕویان داوە مقدم سەرکەوت کاڕەژ و تەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستان هەرێمی کوردستانمان لە زانیاری زیاترمان پێدات کاک مقدم سوپاس بۆ دەرفەتەی کە پێداین ئەگەر پێمان بڵێ ئەو پلانەی کە پێش جەژن بەر لە جەژن بۆ 4 ڕۆژی جەژن داتان نابوو چۆن جێبەجێکراوە خۆی چوە بواری جێبەجێکردنەوە؟
بەڵێ بەخێر بێن ئێمە لە ڕۆژی عرفەوە سەرجەم هێزەکانی بەرگری شارستانی سەر ئاستی هەرێمی کوردستان فەرمانێک دەرچوو لەلایەن بەڕێز بەڕێوەبەری گشتی بەرگری شارستانی هەرێم هەمویان خرانە حاڵەتی ئامادەباشی بە ڕێژەی لە 100%. ئەو پلانانێک کە دانرابوو لە بەرەبەرایەتی هوەری و خۆمان لە بارەگای گشتی وەکو خۆی جێبەجێ کرا سوپاس بخوا ئەو پلانانەی دانرابوو لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە هەموو بەڕێبەرایەتیەکان. زۆر باش کاکسەکەوت ئەگەر باسی ئامارەکان بکەین ئامارەکان چیمان پێ دەڵێن چەند ڕووداوی نەخوازرەوە بەگشتی لە هەرێمی کوردستان ڕویان داوە چەند حاڵەتی مردن تۆمار کراوە. بەڵێ لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە ماوەی ئەم چوار ڕۆژەی جەژن 173 ڕووداوی ئاگرکەوتنەوە ڕوویاندایە لە هەموو پارێزگاوی دارە سربەخۆکان و 158 ڕووداوی ئاگری پوش و پەلاش و باخچە و پاوانەکانمان هەبووە کەمە ڕێژەیەکی زۆرە بەڕاستی سووتانی سروشت و ئەو باخ و ڕزانێک کە لە هەرێمی کوردستان و لە ناوچە شاخاوەکانی جێگای نیگەرانیە چونکە تا ئێستاش ڕووداوێکی ئاگرکەوتنەوەمان هەیە لە ناوچەی سیدەکان لە دوێنێەوە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران خەریکینە تا ئێستا کۆنتترۆل نەکراوە. دوو حاڵەتی خنکان ڕوویداوە لە ماوەی ئەم چوار ڕۆژی جەژن یەکیان لە پارێزگای دهۆکە کە منداڵێکی تەمەەن 7 ساڵانە ئێستا تیمەکانمان بە دوای تەرمەکەیدا دەگەڕێن. حاڵەتێکی تریش بۆ گەشتیارێکی عەرب بە لە دوکان خنکاوە بەڵام ئەو لای ئێمە تۆمار نەکراوە وەکو خنکان چونکە تیمەکان ئێمە دەرنەچوون بۆ دەرێنانی تەرمەکە. یەک حاڵەتی مردنمان هەبووە لە زاخۆ کە پێکدادانی ئۆتۆمۆبیل بووە هاوڵاتیەکتیادا جانی لەدەستداوە. دەستان خۆش ڕزانەکان مقدم سەرگەوت کاڕۆژ بوو تێبێژی بەرگری شارستانی هەرێمی کوردستان هەری وەک میوانەکەم ئاماژەی بۆدا ینی لەم چوار ڕۆژەی ڕابردووی جەژن 173 ڕووداوی جیاواز و نەخوازرا و ڕویاندەوە کە لە نێویاندا دوو حاڵەتی گیان لە دەستدانیش لە شوێن جیاوازەکانی هەرێمی کوردستان تۆمارکراون. گەیلان هەربژی سوپاس بۆ زانیارەکانتمان تۆنەوی. بەردەوام بین ئەمڕۆ ئەنجومەنی ئاسایش سەبارەت بە ڕەوشی عێراق و کۆتایی هێنان بە ئەرکیۆنامی کۆ دەبێتەوە. بڕیارە ئەمڕۆ ئەنجومەنی ئاسایشی نەتۆی گرتوەکان سەبارەت بە ڕەوشی عێراق و ئەرکە نێودەوڵەتیەکان و کۆتایی هێنان بە ئەرکیۆنامی لە وڵاتە کۆ بێتەوە. بڕیارە لە کۆبوونەوەکەدا محەممەد حەسان نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتۆی گرتوەکان راپۆرتێک سەبارەت بە ڕەوشی ناوخۆی عێراق و کشانەوەی یۆنامی پێشکەش بکات. ئەمە لە کاتێکدا بەپێی بڕیارێکی ئەنجومەنی ئاسایش لە 31 کانونی یەکەمی ئەم ساڵ ئەرکیۆنامی لە عێراق کۆتایی دێت. کۆمسیۆنی هەڵبژارنەکانی عێراق دەڵێت تا ئێستا هیچ سکاڵایەک لەسەر کڕین و فرۆشتنی کارتی دەنگدان تۆمار نەکراوە و تۆمارکردنی کاندید و حزبەکانیشتا 24 ئەم مانگە بەردەوام دەبێت. ئەیمان جەمەیری سەرۆکی تیمی ڕاگەاندنی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکانی عێراق ڕایگەاندووە وادەی تۆمارکردنی هاوپەیمانەتیەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران کۆتایی هاتووە واسیوەش هاوپەیمانی تۆمار کراوە بەڵام تۆمارکردنی کاندیدی سەربەخۆ حزبەکان تا 24 ئەم مانگە بەردەوام دەبێت واوتشی تا ئێستا هیچ سکاڵایەک لەسەر کڕین و فرۆشتنی کارتی دەنگدان تۆمار نەکراوە و ئەوەی دەوترێت لەسەر ئەو بابەتە تەنها دەنگۆیەکە. کۆمسیۆنی هەڵبژارنەکانی عێراق ڕایگەیان پێویستیان با 250,000 کارمەند هەیە بۆ ڕۆژی هەڵبژاردنەوە تا ئێساش زیاتر لە 187,000 کەسیش داواکاریان پێشکەش کردووە. کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکانی عێراق ڕایگەیان پێشکەشکردنی داواکاری بۆ کارمەندی سەرسندوقی دەنگدان بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەردەوامە تا ئێستا 187,861 کەس داواکاریان پێشکەش کردووە و ڕاشیگەاندووە بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن کە بڕیارە لە 11 تشرینی دووەمی ئەم ساڵ ئەنجام بدرێت پێویستیان بە 250,000 کارمەند هەیە.
حیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق ڕایگەیاندووە بە نزیکانە هاوردەی بنزین ڕدەگرن و پەرە بە کێڵگی زیاتر دەدەن بۆ زیادکردنی بەڕێمێنانی نەوت. حیان عەبدولغەنی لە لێدوانێکدا لە کاتی بەسەرکردنەوەی پرۆژەی FCC لە پاڵەوتگەکانی باشوور ئاماژەی بۆدا ئەنجامدان و تەواوبوونی پرۆژەکان گرنگی خۆیانەیە لە زیادکردنی ئاستی بەڕێمێنانی نەوتی سپی و لە نێویاندا بنزین. وتیشی ئەو پرۆژەیە 4200 بۆ 4500 متر سێجا لە بنزین بەرهەم دێنێت و بە تەواوبوونی ئەو پرۆژەیە قەبارەی بنزینی هاوردەکراو بۆ 2 بۆ 3000 متر سێجا لە ڕۆژێکدا کەم دەبێتەوە و ئاماژەی بۆش کردووە و چەندین پرۆژەی دیکە هەن لە پاڵەوتگەکانی باکوور و پاڵەوتگەی کەرکووک کە لانی کەم 1600 متر سێجا لە مادەی بنزین بەرهەم دێنن و بۆ هێشەوە بەم نزیکانە هاوردەی بنزین ڕادەگیرێت. المشروع هذا إن شاء الله بعد إنجازه سوف يتم تقليص كميات البنزين المستورد إلى الحد. ئەو پرۆژەیە هاوکار دەبێت لە کەمکردنەوەی بڕی هاوردەکراوی بنزین بۆ نزمترین ئاست کە ڕەنگە بڕی هاوردەکراو 2 بۆ 3000 متر سێجا تێنەپەڕێنێت کە هەندێک جار 16000 متر سێجا هاوردەکراوە. ئەوەش بەهۆی ئەو دەستکەوتانی کە لەم ماوەی ڕابردوو ئەنجام دراون. چەندی پاڵاوگەی دیکەش هەن کە ئاستی بەڕێمێنانی بنزین زیاد دەکەن و بەهۆیانەوە هاوردە کەم دەبێتەوە. حکوومەتی سووریا ئاماری ئەو پەنابرانی بڵاو کردوەوە کە لە دوای ڕوخانی ڕژیمی پێشۆ گەڕاونەتەوە و زۆری نەشیان لە تورکیاوە گەڕاونەتەوە. مازن ئەلۆش بەڕێوەبەری پەیوەندی گشتیەکان لە دەسەی دەواازەکانی وشکانی و ئاوەکانی سووریا ڕایگەاندووە ژمارە و هاوڵاتی سووریانی لە دوای ڕوخانی ڕژیمی پێشۆ لە تورکیاوە گەڕاونەتەوە سووریا گەیشتووەتە 250,000 کەس و ئەوتیش هەروەها 10,000 هاوڵاتی سووری لە وڵاتانی عێراق و ئوردن و لوبنان و وڵاتانی ئەوروپا و وڵاتانی کەندا و گەڕاونەتەوە بە سووریا. بۆ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر چەند ناوچەیەکی غەزە ژمارێکی زۆر کوژرا و برینداری لێکەوتوەوە. سەر چاوپزیشکەکانی غەزە بڵاویان کردوەوە بۆ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ناوچەکانی جەبالیە و خانیونس و نەتساریم 36 کەس کوژراون کە 20 کەسیان لە چاوەڕوانی وەرگرتنی هاوکاری مرۆیەکان بوون و ئاماژەی بۆ داوە 3 کارمەندی فریاگوزاری تەندروستی غەزە لە کاتی ئەنجامدانی ئەرکێکی فریاگوزاری بەهۆی بە ئامانجگرتنیانەوە لەلایەن ئیسرائیلەوە کوژراون و تەندروستی غەزەش داوا لە کۆمەلگەی نێودەوڵەتی وە سەرجەم ڕێکخراوە جیهانیەکان دەکات لێکۆڵینەوە لەو هێرشەی ئیسرائیل بکات بۆ سەر ئەو 3 کارمەندە. بەوەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە لە تشینی یەکەمی ساڵی 2023 و 54027 کەس کوژراون و زیاتر لە 120,000 کەسیش بریندار بوون و لە مانگی ئاداری ئەم ساڵیشەوە 4649 کەس کوژراون و زیاتر لە 14,000 کەسیش بریندار بوون. محمود عباس سەرۆکی دەسەڵاتی فەڵەستین هێرشی کردە سەر حەماس و داوای چەکداماڵین و دوورخستنەوەیان کرد لە دەسەڵاتی بەڕێوەبردننی غەزە. محمود عباس سەرۆکی دەسەڵاتی فەڵەستین لە دیدارێکدا لەگەڵ ئیمانیۆل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا ڕایگەیاند داوای چەکدانان و دوورخستنەوەی حەماس لە دەسەڵات دەکەن لە غەزە وەروەها ئیدانی ئەو کارانە دەکەن کە لە 7 ئۆکتۆبەر حەماس ئەنجامی داوە. ئەمە لە کاتێکدا ئیمانیۆل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە ئەوتارێکدا لە شاری نیز ئیدانەی ئەو هێرشانی ئیسرائیلی بۆ سەر غەزە کردووە داوای ڕاگررتنی هێرشەکانی کردووە شەرمەزار یاخود بە شەرمەزارکەر ناوی برد. نەتێوەگرتوەکان ڕای دەگەنێت لەو کاتەوە ئیسرائیل گەماڕۆی لەسەرکردی غەزەکەم کردوتە توانیویانە تەنها بڕێکی کەم ئارد ڕەوانی ئەو کەرتە بکەن. نەتێوەگرتوەکان لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردوتەوە زۆربەی هاوکاریەکان بە تاڵان براون و لەلایەن چەکداران و ئەو مەدەنیانەی کە ڕۆبەڕووی برتێتی و قات و قڕی بوونەتەوە
وهروەها فەرحان حاق وتەبێژی نەتەوەی گرتوەکانی ژووتوێتی توانیویانە 4600 تۆن ئاردیگەنم لە ڕێگەی دەواازەی کەرەم ئەبوو ساڵم بنێرنە غەزە کە تاکە دەواازەیە کە ئیسرائیل ڕێگە بە تێپەڕبوونی هاوکارەکان دەدات و تیشی بە پێڵسەنگانەکان 8,000 بۆ 10,000 تۆن پێویستە بۆ ئەوەی کیسێک ئارد بۆ هەر خێزانێک لە غەزە دابین بکرێت و بەش قورسایی سەر بازارەکان و ناومێدی خەڵک کەم دەبێتەوە. ئەمە زانین کە لە دووەم ڕۆژی جەژنواتە ڕۆژی شەمە پزیشکانی دانەمەسراو گردبوونەوەیان بانەڵێن گردبوونەوە بایکۆتیان ئەنجامدا بەشێک لە پزیشکانی هەولێر سزادراون و ئەمە هەر تەنها پزیشکانی هەولێر نەبوو لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا داوای مافەکانی خۆیان دەکەن. ئەمە یەکێکە لە تەوەرەکانی پرسیڕۆژ تەوەردێکی دیکە هەیە کە بە بەردەوامی قسەی لەسەر دەکرێت بۆی بگەینە نەتیجەیەک پوینتێک هەیە بەڕاستی وڵاتانی هەرێمی کوردستان دڵی پێخۆشبوونەوەیش پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق لە ڕووی دارایی و سیاسی وێستا گەیشتۆتە دۆخێک کە حکوومەتی عێراقی ئەڵێ بە هیچ وەفتێکی هەرێمی کوردستان نێتە بەغداد بۆ چارەسەرکردنی کێشەکان بە دیاریکراوی لەسەر بابەتی موچە لەبەرەوەی کە داهاتەکان ڕادستی یاخود داهاتە نانەوتیەکان و نەوەخۆیان ڕادستی بەغداد نەکراوە. ئەمە تەنها کێشێکی داراییە یاخود بابەتە سیاسەکانیشی لە پشتەوەیە. ئەم دوو تۆرە هاوکارم ڕانکۆ لا پرسیڕۆژ لەسەری کاتژمێر باسیەکات بە هیوان ڕۆژێکی باشتانە بێ و خواتان لەگەڵ.